بۆ ئەمە بەستا بە شوێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمانمان لەگەڵ دەبێ. سڵاوت لێبێت. ئەم کاتتان باش پێم بڵێن چ کاریگەریەکی هەیە ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان؟ زۆر سپاس. کاریگەری یاخود بڵێن ناکۆکیەکانیان لەسەر ئابووری ڕاستەوخۆ چییە بێت؟ بەناوی خۆی گەورە هەموو گرژ و ئاڵۆزیەک لە هەر ناوچەیەک ببێ ئەبێتە هۆی وەستان یاخود دواکەوتنی ئابووری لەو ناوچەیە و ئێمە ئەبینین هەرێمی کوردستان هەر لە ساڵانی دوای 2003ەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئابووری بەرەو پێشەوە ڕۆیشتووە و لە 2011 و 2013 بە شێوەیەکی بەرفراوان ئەو ئاستا بەرز بووەوە کە ئێمە هەرێمی کوردستان وەکو سەنتەرێکی بازرگانی عێراق سەیرمانە کرد و بە شێوەیەکی بەرفراوان کارەکانی لەگەڵ وڵاتان بەرەو پێشەوە ڕۆیشت بوو و بەهۆی ئەوەی کەوا ئەو چەند قەیرانەی کە هات بەهۆی شەڕی داعش و بەهۆی کۆرۆناوە بەڕاستی ئەوە بە شێوەیەک ئابووری لە هەرێمی کوردستانیش پاشەکشەی پێکرد، بەڵام دوای کۆرۆنا بەرەبەرە ئاستی ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە و ئاستێکی بەرز ئەڕواندراکەوە بەرەو پێشەوە بڕوە. بەڕاستی ئاشتەوایی لایەنەکان زۆر گرنگە کە لە ناوچەکەدا بتواندرێ زیاتر ئابووری بەرەو پێشەوە بڕوە، چونکە هەر گرژی و ئاڵۆزیەک لە ناو وڵاتە یاخود لە ناو هەرێمدا ڕوو بدات ئەوە بێتە هۆی ئەوەی کەوا ئەو هاوردەکارانە و بزنسمانان و ئەوانەی کەوا کاری بازرگانی ئەکەن لە ئاستێکدا ئەوان ئەیانەوێ کارەکان بوەستێنن، چونکە گرژی و ئاڵۆزی ئەبێتە هۆی ئەوەی کەوا دڵڕاوکەیە داتە ناو ئەو بازرگان و خاوەنکارانەوە. بۆیە ئێمە زۆر بەڕاستی پێمان باشە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان ئاشتەوایی لە ناو هەموو ئەو پارتانەی کە لە کوردستاندا هەن دروست ببێ و بتوانن وەکو برایانە بەیەکەوە لە هەرێمی کوردستان کارەکانیان بە ئەنجام بگەێنن و هەرێمی کوردستانیش بەڕاستی پێویستی بەوەیەکەوە بتواندرێ زیاتر سەقامگیری بۆ دروست ببێ، چونکە هەرێمی کوردستان هەر سەقامگیری لە پێش ئەوەشتا سەقامگیریەکی باشە بوو، بۆیە ئابوووریەکی باشە بۆ لە هەرێمی کوردستاندا. بۆیە ئەم ئاشتەوایی ئێستا کە پێمان باشە ببێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو هاوردەکاران و بازرگانانە کارەکانیان بە شێوەیەکی بەرفراوان کارەکانیان بە ئەنجام دەگەێنن. بەپێویستێزانین ئاشتەوایی لە هەرێمی کوردستاندا ئینشاءڵڵا ببێت. ئەگەر ئێستا بە نمونەیەک بۆمان بێنیتەوە یاخود سەردەمێک کاتێکە لایەنە سیاسیەکان یەکدەنگن یەک ڕیزن، لەو کاتەدا ئێوە هەست بە گۆڕانکاریەکانەکەن بە تایبەت کاتێک کە بازرگانان لە دەرەوە یاخود مامەڵە بازرگانیەکان بە تایبەت لە هەم لە هاوردە و هەم لە هەناردەش چ کاریگەریەکێ بێ ئەو گۆڕانکاریان نابینن ئێوە؟ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر ببینین ئاشتەوایی لە ناو پارتە سیاسیەکانی کوردستاندا هەبێت و بە شێوەیەکی بەرفراوان ئەتواندرێ کارەکان بە ئەنجام بگەێندرێ، کاری ئابووری بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەستە بەوەیکەوە لە ناو وڵاتە چ ئاستێکدا هەیە، ئاستی ئاشتەواییە یاخود گرژیە. بەڵام ئەگەر هاتوو ئێمە ببینین ئاشتەوایی بەردەوام بێ، ئێمە بە دڵنیایی ئەبینین کەوە دڵنیایی ئەدرێ بە بازرگانەکان و بە خاوەنکاران و هاوردەکاران کە بتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ کارەکانیان برەو پێ بدەن. بۆیە هەتا کارخانە دەرەکیەکانیش ئەبینن ئەگەر هاتوو گرژیەک لە وڵاتێکدا لە هەرێمێکدا هەبێ ناتوانن ئەو کارانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتانە بە ئەنجام بگەێنن. بۆیە پێویستە زۆر بە پێویستێ زانین ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان ئینشاءڵڵا ئاشتەواییەکی باش دروست ببێ لە نێوان پارتە سیاسیەکاندا بۆ ئەوەی کەوا زیاتر ئەو کارە بازرگانی کە هەیە ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا زیاتر بەرەو پێشەوە بڕوە و بتواندرێ سەقامگیریەکی باش لە کوردستاندا دروست ببێ، تاکو بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەم ئەو بازرگانانەی ناوخۆی و دەرەکی زیاتر ئومێدێکی گەورە پەیاکەن و کارەکانیان بەرەو پێشەوە ببەن، پرۆتۆکۆلەکانیان درێژ پێ بخێنەوە، چونکە بەڕاستی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگەر هاتوو نەتواندرا سەقامگیری دروست بێ، ئاشتەوایی دروست بێ، ئەو پرۆتۆکۆلانەی کەوا ئابووریە و لە نێوان
ئەندامانی ئێمە و کارخانەکانی وڵاتانی دەرەوەدا هەیە ئەلەوژ ئاستژدا زیاتر دڵنیایی نابێ و پرۆتۆکۆلەکان درێژ پێ نادەن. باشە بەڕز شێخ مستەفا کاتێ ئێوە وەکو وەفدێک سەردانی وڵاتێکی دیکەکەن سەردانی شوێنێکی دیکەکەن بە مەبەستی ئاڵوگۆڕی بازرگانی بێت یاخود ئەو دیبیت و ئیڤنتانەی کە ڕێکە خرێ بۆ بازرگانی بۆ بەرهێنان ئەوان چۆن سێری هەرێمی کوردستانەکەن ئایا لە دیدی ئەوانەوە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە ئەتوانن بێن یەکسەر دڵنیاییان لا هەیە کە بێن لە هەرێمی کوردستان وە بەرهێنان بکەن بازرگانی بکەن یاخود مامەڵەی بازرگانی بکەن چ شت بەرن یاخود کەلوپەلەکانیان ڕەوانەی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ ئێمە لە ئەو کۆنفرانسە بازرگانیانە و ئیڤێنتە بازرگانیانەی کەوا بەشداریمان کردووە هەموو ئەو کەسانەی کەوا بەشدار بوون لە لایەنە بیانیەکان زۆر بە دڵخۆشیەوە ئەبینە هەرێمی کوردستان کە بتوانن کاری لەگەڵا بکەن و لە هەموو کاتێک لە وتارەکانیاندا ئاماژیان بە هەرێمی کوردستان کردووە لە عێراقدا کە زیاتر سەقامگیری هەیە و توانن کاری بازرگانی بە ئەنجام بگەێنن. بۆیە ئەم ئاشتەوایە ئێمە پێویستە ببینین بە بەردەوامی و بۆ ئەویکەوە بتواندرێ بە شێوەیە کە ئەو بەرچاوڕوونیە و ئەو گەشتبینیەی کە وڵاتان هەیەە بەرامبەر هەرێمی کوردستان هەر بەردەوام بێ ئەو گەشتبینیە و لاسا مەحەڵە ئەگەر هات و گرژیەک ببێ لەوانەیە ئەوان ئەو ئاشتەوایە لەو کاتەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەبینن کەوا بەردەوامە. بۆیە ئەو ئاشتەوایی کەوا لە دیدی هەموو بازرگانێکی و خاوەن کارخانەیەکی بیانیدا هەیە ئێمە بە دڵنیاییەوە ئەبینین کە ئەو ئاشتەوایە کە بەردەوام بێ ئەو دیدەی ئەوان زیاتر بەردەوام دەبێ و زیاتر ئومێدیان بە هەرێمی کوردستانە بێ. بەڕاستی ئێمە کابینین لە زۆر کۆنفرانس و کۆنگرەی بازرگانی و پێشنگاکان بەشدار بووین ئەوان لە عێراقدا زیاتر ئومێدیان بە هەرێمی کوردستانە. بەڕاستی ئەیانەوێت لە هەرێمی کوردستان کار بکەن بۆیە ئەیانەوێ هەرێمی کوردستان بەم شێوەی کە ئێستا هەیە و زیاتر ئەوان ببینن کاری تیا بکەن و خاوەن کارخانەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئەبینن هەرێمی کوردستان کەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناوچەیەکی ئاسایش و سەقامگیر و ناوچەیەکەوە بەتواندرێ زیاتر کاری بازرگانی لەگەڵدا بکرێ. بۆیە ئەما پێویستی بە ئاشتەوایەکی گەورایە کە ئەو دیدەی کە هەیەە لە ڕووی هەرێمی کوردستانەوە دیدێکی زۆر باشیان هەیە بتواندرێ ئەو ئەستەی کە هەیەە زیاتر بتواندرێ بەرامبەر هەرێمی کوردستان بەردەوام بێ و ئینشاءالله ئومێد دەکەین هەرێمی کوردستان هەروە بە سەقامگیری ئەمێنێتەوە و ئاشتەواییش دروست ئەبێ و ئینشاءالله بە شێوێکی ڕاستەوخۆ ئەتوان کارەکانی هەم هاوردەکارانی ناوخۆی و هەم خاوەن کارخانە دەرەکیەکان بەردەوام دەبێ و کاری تێدا دەکرێت. ئێمە ژۆکێچەتی هاوردە و نانکارانی کوردستان بەڕاستی بەردەوام لە هەموو کۆبوونەوەکاندا ئەومان باس کردو کارەمی کوردستان پێویستی بەوەیە کەوا بتوانێت کارخانەی استراتیژی بێتە هەرێمی کوردستان لەبەرەوەی سەقامگیریەکی گەورەی تایە و ئەتوانرێت کاری تێدا بکرێت. بەڕێز شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکاران لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بە هیواین کە هەمیشەیەوەش ڕۆڵتان هەبێت لە گێڕانی ئەو ئاشتەواییە لە نێوان لایەنە سیاسیەکاندا.